بسم الله الرحمن الرحيم بداخ وأمر آتم بو بجداري لبرسي خوالي خوجوكا حسن خواي گورا بشهيدي قبول كردبه كشهيدي همو دفري باڵەکایەتیە بەتایبەتیش بۆ دیفاع کردن لە مافەسەرەتاییەکانی ئەم خەڵکە هاتبوونە سەر جادە کە دەبووە بەتایبەتی هێزە ئەمنیەکان پاڵپشتیان بانە و بیان پارازبانە و هێزە ئەمنیەکانیش لەگەڵەوان دەستبارگربانە بۆ ئەوەی کە مافەسەرەتاییەکانیان بۆ جێبەجێ بکەن نەک بەم شێوازە معاملەیان لەگەڵ بکرێت و بەم شێوازە ڕوبەڕوویان ببنەوە شەهیدیان بکەن. بەڕاستی ئەوە ظاهیرێکی زۆر ترسناکە چونکە دەبێت جارێ ئەو هێزەی کە ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ خۆپیشاندەران دەبی هێزێکی مەشق پێکرا و بێ هێزێکی تایبەت بێ ئەسڵەن نابێت چەکی پێبێتن سزای ئەوەی کە لە جلوبەرگێکی مەدەنی کە پلەپایەکی حکومی هەیە بەشدار بێتن بەم شێوازە هەڵسوکەوت و معاملە بکەوە خوازیارین بە زووترین کات ئیجراعاتی یاسایی و قانونی لەگەڵ بکرێتن و بە سزای خۆی بگەیەندرێتن بۆی کە جارێکی دیکە و کارە دڵتەزێنانە دووبارە نەبنەوە. دەستان خۆش بێت.